ئەم خوشکوبرانە هەر لە منداڵیەوە گروپە چەکدارە ئیسلامیەکان لە نازی دایک و باوکیان بێبەشیان کردن کاتێک 10 ساڵ لەمەوبەر باوکیان کە کارمەندی دەستگا ئەمنیەکان بوو لەلایەن چەکدارە ئیسلامیەکانەوە کوژرا و 10 خولەک دواتریش دایکیان خۆی کوشت. ئەوان کاکەین کە بە ئاینێکی جیاواز لە ئاینی ئیسلام و یەکێک لە پێکاتە کەمینەکانی هەرێمی کوردستان دادەنرێت. باوکم بە تاکیدیش پۆلیس بوو لە مرکزی داقوق مرکزی پۆلیسی داقوق بەیانی زوو بچوو بوو بۆ کارەکەیکە و چۆن بڵێ هەر هەموو پۆلیسێکە زانن لە شوێنێکە واجبە بێت چۆن بڵێ ئەبێ بچێتەوە شوێنەوە ئەو جێگایە لە دەیەکی کاکەیەکان تقریبن بینی داقوق و کۆبانیە ئەلەوێ چەند چەکداریان تووشە بێ شەهید دەکرێن. بەو عینەن بەو ڕووداوە تقریبن 10 دقەی پێچێت تقریبا 10 دقەوناوە کە دایکم گوێی لێبوو لە مۆزوعە کە باوکم شەهید کراوە تەحمولی ئەوەی نەکرد کە بمێنێت ئازاری ئەو ژیانە بچێژێت خۆی کوشت. دوای ئەوەی باوک و دایکیان لە ژیاندا نەما ئەوان لەلایەن باپیرە و داپیرەیانەوە ئەرکی بەخێوکردنیان گیرایە ئەستۆ کە چەند مانگێک لەمەوبەر باپیرەشان کۆچی دوایی کرد کە لە هەمویان زیاتر دەلال نیگەرانی باپیرەیەتی بەو پێی کاتێک باوکی و دایکی بەجێیان هێشت ئەو لە خوشکوبراکانی تری منداڵتر بووە و تەمەنی تەنها 4 ساڵ بووە و باپیرەی جێی باوکی بۆ گرتووەتەوە. کاکەوە منم 4 ساڵ من بوو نازی دایک و باوک کەوتین بەوەی ئەو گروپە چەکدارانەوە ئێمە لە مناڵەوە ئێستا لە لای نانک و بابام بووین ئەوە ئێستا بابامیش مرد. لە مانگی 10 ساڵی ڕابردوو دوای 9 ساڵ ڕووداوێکی تری هاوشێوە دووبارە بوویەوە کاتێک داعش هێرشی کردە سەر شاری کەرکووک و کارمەندێکی دەستگا ئەمنیەکان کوژرا کە ئەویش بە هەمان شێوە کاکەیی بوو کە بە 3 ڕۆژ دوای ڕووداوەکە هاوسەرەکەشی خۆی کوشت و 3 منداڵەکەی بەجێهێشت. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.